سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. دووادارین کات لە هەرکوێکەن ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ سێشەممە 21 خەرمانانی 1402 هەتاوی با بەرنامەی ڕاستەوخۆ لە خزمەتانداین. ئەم بەرنامەیە تایبەتە بە بۆنەی نزیکبوونەوە لە ساڵیادی ژینا و دەستپێکی شۆڕشی ژن-ژیان ئازادی. ئاگادارن کە تەنیا 4 ڕۆژمان ماوە بۆ ڕۆژی مێژووی 25 خەرمانان. شەممەی هەفتەی داهاتوو ساڵ ڕۆژی قەچڵی حکوومەتی ژینا ئەمینی و سەرەتای ئەو شۆڕشەیە کە بە دروشمی ژن-ژیان ئازادی کۆمەڵگای ئێرانی خستە سەر ڕێگای ڕزگاری لە دەست ڕژیمی ئیسلامی و بەدەستهێنانی ئازادی و ژیانێکی باشتر. ئەو بزوتنەوەی کە لە شاری سەقەز لە کوردستان دەستی پێکرد لە ماوەیەکی زۆر کورددا زیاتر لە 150 شاری ئێرانی گرتەوە. ئەم بزوتنەوەی تەنانەت سنوورەکانی ئێرانی تێپەڕاند و تەواوی جیهانی خستە ژێر کاریگەری خۆی و ناوی ژینە واتە مەحسا ئەمینی زۆر زوو بوو بە ئاشناترین ناوی خەڵکی جیهان. ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی ژن-ژیان ئازادی درێژماوەترین ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی 4 دەهەی ڕابردوو دژ بە کۆماری ئیسلامیە و کۆماری ئیسلامی ئێران کە زەربەی قورسی لەم ئاخێزا و بەرکەوتووە بەردەوام هەڕەشە لە حیزبە ئۆپۆزیسیۆنە کوردیەکان و کەمپەکانیان کە شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەکی زۆر لە خەڵکی سڤیل و ژن و منداڵە دەکات. ئێمە بۆ تاوتوێکردنی ئەم بابەتانە و هەڕەشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی چەند پرسیارێک ئاراستەی میوانانی بەڕێزمان دەکەین. ئێوەی ئازیزیش دەتوانن ڕاستەوخۆ لەم بەرنامەیەدا بەشدار بن و ڕاو بۆ چوونی خۆتان تەنانەت ئەگەر پرسیارێکیش بوو بینێرن بۆمان و ئێمەش ئاراستەی میوانانی بەڕێزمانی دەکەین. ئێستاش دەچینە لای میوانانی ئازیزمان. سەرەتا خاتوو ڕۆزارین کەمانگەر ئەندامی مەجلسی پژاگە. زۆر سپاس، بەخێر بێت خاتوو ڕۆزارین. زۆر سپاس دەکەم. فقط لە سەرەتاوە ڕاستکردنەوەکردم ئەندامی دیپلۆماسی هەژار بەو ناوە پێش بەشدار بووین. دروستە؟ بەڵێ، داوای لێبوردن لێ یەکەم. زۆر سپاس دەکەم بۆی داوەتان کرد و زۆر خۆشحاڵم کە لەگەڵ میوانی عزیزی بەرنامە ئەم بابەتە ئەکەنی بەرباس و گفتوگو. هیوادارم بتوانین کات و ساتێکی باش پڕ لە شیرۆڤەی ڕاستمان هەبێت لەگەڵێکدا. بەڵێ، زۆر سپاس، بەخێر بێت. میوانی بەڕێزیشمان هەورە سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. کاک سەعید، زۆر سپاس بۆ بەشداریتان. منیش ڕێز و سڵام هەیە بۆ ئێوە، بۆ هاوکارانت، بۆ بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵەوە، بۆ میوانی بەڕێزەکەتان خاتوو ڕۆزار. هەردوو بەڕێز بەخێر بێن. سەرەتا دەچینە لای خاتوو ڕۆزارین. خاتوو ڕۆزارین، هەڵسەنگاندن و لێکدانەوەتان بۆ ئەم شۆڕشە کە 1 ساڵی خۆی خەریکە نزیک دەبێتەوە تێپەڕاندووە، هەڵسەنگاندن و لێکدانەوەتان چۆنەوە دەور و نەخشی ژنانتان تا بە ئێستاکە کە ئێمە پێکەوە گفتوگو دەکەین چۆنتان بینیوە؟ خاتوو ڕۆزارین، دەنگی منتانەیە؟ خاتوو ڕۆزارین، دەنگی ئێمەتانەیە؟ بەڵێ، پێما پەیوەندیمان پچڕە. خاتوو ڕۆزارین، دەنگی ئێمەتان هەیە؟ دەنگی ئێوەم هەیە، بەڵام جاربار بەداخەوە تەسویرەکە ئەپچڕێت. لە پرسیارەکەم دووپات بکەمەوە یا ناوەڵا گوێم لە پرسەکە نەبوو، داوای لێبوردنەکەم. ناخوایش دەکەم. ماوەی نزیک بە ساڵێکە لەم شۆڕشەی ژن-ژیان ئازادی تێپەڕ بووە. ئێوە لێکدانەوەتان و هەڵسەنگاندتان لە ماوەی ئەم 1 ساڵەدا چۆنەوە پێمان بڵێ دەور و نەخشی ژنان تا بە ئێستاکە چۆنتان بینیوە؟ من دەنگی خاتوو ڕۆزارین نابیستم، هاوڕێیانی وتاق فەرمان. خاتوو ڕۆزارین، پێما کێشەکە لەلایەن خۆتانەوە، دەنگی تۆ نابیستم تا ئەم کێشەیەت دەتوانن چاکەن. من دەچمە لای بەڕێز کاک سەعید ئەمانی. کاک سەعید، بام پرسیارە هەر ئاراستەی بەڕێزیشتان بکەین تا خاتوو ڕۆزارین ئەم کێشەیەم دەنگەی باش دەبێت. ئێوە هەڵسەنگاندن و لێکدانەوەتان لەسەرم 1 ساڵەی شۆڕش چۆن بینیوە و پێتان وایە دەبێت چی بکرێت بۆ 1 ساڵی داهاتووی؟
هەروەک هەمومان دەزانین لە یەک ساڵی ڕابردوودا شۆڕشێکی کە دوای مەرگی ژینا دوای قەتڵی حکوومەتی ژینا لە ئاستی کوردستان و دواتر لە ئاستی ئێراندا کەوتەڕێ شۆڕشێک بوو هەروەک لە کورتەکەدا ئاماژەت پێکرد حرەکەتێک ئاخەزێکی بێوێنە بوو کە لە تاقل لەم چەند ساڵەی دواییدا لە ئاستی ناوچەکەدا کەوتەڕێ شۆڕشێک بوو کە کۆمەلگای ئێران هیچ بەڵکو ناوچەکەشی هەژاند شۆڕشێک بوو بە داخوازی بە ویست و حرەکەتی نوێوە و تەنانەت ڕێبەرانی خودی حرەکەتەکە کەسانێک بوون کە لە شۆڕشەکانی پێشوودا کەمتر سابقەی هەبووە کە ئەم کەسانە ڕێبەرایەتی شۆڕش بکەن پێشەنگ بن کە ئەویش ژنان بوون داخوازیەکانی گەلێک داخوازی ئینسانی و یەکسانی خوازانە و ئەمڕۆیی بوون کۆمەلگای یەکدەست کردەوە زۆر لە تابۆ و هێڵە سوورەکانی ڕژیمی تێکشکاند و هەر ئەوەش ئاستەنگی گەورەی بۆ دەسەڵاتدارانی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی دروست کرد یعنی بەنەوەیەک بە شێوەیەک دەتوانین بڵێین کە دەسەڵاتی ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی تووشی ئاستەنگی گەورە کرد و وەشپرزەی کردن هەمومان دەزانین بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم جۆرە حرەکەتانە ڕژیم ئەنواع و ئەخسام شگردی جۆراوجۆر بەکاردێنێ هیچ کام لە شگردەکانی کارساز نەبوون فریودان پاشەکشە نەرمی نواندن چون ئەم حرەکەتە حرەکەتێک بووکە لە بەتنی جامعەوە و لەلایەن توێژی زۆر لێکراوی کۆمەلگاوە کە ژنان بن بە چەند قات زوڵمیان لێ دەکرێت ئەگەر کولی جامعی ئێران بڵین لە ژێر زەخت و زۆردایە ژنان چەند بەرابەر لە ژێر ئەو زەخت و زۆرەدان بە تایبەتی گەنجان توێژی لاوی کۆمەلگای ئێمە توێژێکی خوێندەوار توێژێکی لەباری فکریەوە پێشکەوتوو توێژێکی ئەمڕۆیی کە بە هیچ جۆرێک ناتوانێت لە چوارچێوەی یاسا و ڕێساکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا قەتیسیکەی داخوازیەکانی جیهانین ئەمڕۆین و هەموو ئەوانە یەکیان گرت و بە دژی ئەم ڕژیمە کەوتەڕێ بۆیە ناوەرۆکی ئەم شۆڕشە پێناسەی ئەم شۆڕشە لەگەڵ ڕاپەڕین و حرەکەتەکانی پێشتر گەلێک جیاواز بوو ئەمە بەشێک لە جیاوازەکان بوو کە من ئاماژەم پێکرد کوتیشم کە بێزگە لە خودی ئێران کوتکردن ناوچەکە و تەنانەت جیهانیشی هەژان ئەو دروشمانەی کە لەم شۆڕشەدا دران لەلایەن ژنانەوە لەلایەن گەنجانەوە لەلایەن چالاکانی نێو ئەم بزوتنەوەیەوە حسن جیهانگیر بوو کەوتە سەرزاری هەموو خەڵکی جیهان هەموو خەڵکی ئازادی خوازی جیهان وەختێک دروشمەکانی گوێ لێ دەبوو چورکی خۆشی بەلەشیدا دەهات زۆر زوو ئەم شتانە کۆمەڵایەتی دەبوونەوە لە خودی وڵاتانی دیکە یعنی کەم حرەکەتێک بووە کە بتوانێ ئەم تەسیرە ئەمیقە لەسەر کۆمەلگای ئێران و دەورو بەردابنێ بەڵێ هاوڕێ سەید ئەلبەت بە بینەرانی عزیز بڵم ئێمە پەیوەندیمان پچڕەوە لەگەڵ هاوڕێ خاتوو ڕۆزارین هیوادارم توانین دووبارە بێتەوە سەرهێڵ هاوڕێ سەعید دیارە ئەم لە دوای ئەم یەک ساڵە خاڵی بەهێز و لاوازیشی بووە ئەگەر دەکرێت لەسەر ئەمەش ئاماژەیەک بەوە بکەیت ئێمە لە خاڵە بەهێزەکانەوە دەست پێ دەکەین بەشێک لەو خاڵە بەهێزانەی کە بووی پێم کوتی کە ئەو تایبەتمەندیانە بوو کە باسم کرد بەڵام خاڵە بەهێزەکانی بە شێوەیەکی کۆنکرێت دەگە ئاماژە پێ بکەین ئەوە بوو کە کۆمەلگای ئێرانی یەکدەست کردەوە ئەگەر پێشتر لە ناوچەکانی وەکو کوردستان و بەلوچستان و عەرەبستان و یا ئەو شوێنانەی کە کەمەنەتەوەیی و کەمە مەسەبیەکانی تێدا دەژیا زوڵم و زۆریەکی بەرچاو لە خەڵک دەکرا و هەر ئەمە خۆی دەبووە باعیسی ناڕەزایەتی لەو ناوچانە ئەو ناوچانە دیارە بە سیەوەیەکی سیستماتیک لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە چ ئەم ڕژیمێک ئێستا لە سەرکارەوە چ ڕژیمەکانی پێشوو هەم لە باری ئابووریەوە هەم لە باری کۆمەڵایەتیەوە هەم لە ینی لە هەموو بوارێکەوە تۆ لە هەر ڕوانگەیە کۆبڕوانی دواکەوتو ڕاگیرا بوو بە تایبەتیش لە بواری ئابووریەوە ئەمانە هەمیشە حرەکەتی ناڕزایەتیان تێدا بوو بەڵام ئەم حرەکەتەی ئەمجارە بێزگە لەو ناوچانە سەرتاسەری ئێرانیشی گرتەوە
ئەوە بوو و تایبەتمەندیەکی دیکەی ئەوە بوو کە خەڵکی ئێرانی ئاشنا کرد بە داخوازی ڕەوای ئەم بزوتنەوانەی کە لەم ناوچانەدا لە ئارادەموە بە تایبەتی داخوازیەکانی خەڵکی کوردستان کە ماوەی زیاتر لە 40 ساڵ نزیک بە 45 ساڵە لەوە تاکە ڕژیمی کۆماری ئیسلامی هاتوۆتە سەرکار وە لەژێر زەخت و زۆر و سەرکوت و ئێعدام و کشت و کوشتاردایە و بە شێوەیەکی سیاسی یەکدەست بەرەنگاری ئەم هێرشانە بۆتەوە و داخوازەڕەواکانی لە چوارچێوەی بزوتنەوەیکی شۆڕژگەرانەدا فۆرمۆلە کردووە و داخوازی بووە خەڵکی ئێرانی ئاشنا کرد بەم داخوازی ڕەوایانە. خەڵکی ئێرانەگە پێشتر تەسەوریان ئەوە بوو لەسەر ئەساسی تەبلیغاتی نێرانی بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کورد لەسەر ئەساسی تەبلیغاتێکی شوونکە ڕژیمی کۆماری ئیسلامی ساڵەهایە هەزینەیەکی زۆری بۆ دەکا بۆ ئەوەی کە زەینی خەڵک بەرامبەر بەم داخوازیانەوە بەرامبەر بەم حرەکەتە بەلاڕێدا بەرێ ئاشنای کردنەوە لە زۆر شوێندا دانیان بەوە داناکە ئەم داخوازیانە داخوازیەکی ڕەوان ئینسانین و مافێکی ئینسانیە کە دەبێ هەموو ئینسانێک لی بەهرەمەند بێت کارە ژیانە ئەمنیەتە لەباری ئابوووریەوە دابیدبوونی ژیان ینی ژیان بە شێوەیەکی ئینسانی لە چوارچێوەی ئێرانێکی دەوڵەمەندە کەمە دەزانین کە لە بواری سەرچاوی سروشتیەوە ئێران چەند دەوڵەمەندە ئەوەی کە خەڵکەکەی بە شێوەیەکی زۆر بەرچاو لە هەژاریدا دەژینەوە بە تایبەتیش ئەو ناوچانە بەڕاستی هەموو کەس حەز بەوە دەکامە بە شێوەکی سیستماتیکە ئەم خەڵک لە فەقردا ڕاگرتنە بۆ ئەوەی یارمەتی دەربێ بۆ هێشتنەوەی دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر دەسەڵات. زۆر باشە هاوڕێ سعید خۆتان ئاماژتان پێدا یەکێک لە دەستکەوتە بەهێزەکانی بڵین شۆڕشی ژینا ئەم هاودڵی و یەکگرتووی لەگەڵ هەموو نەتەوەکانی ستەملێکراو لە ئێران بووە. بەڵام یەک پرسیارم هەیە بۆچی ئەو جۆرەی کە پێویست بوو بڵێن کرێکاران لە شارە گەورەکان نەهاتن پەیوەست نەبوون بەم ئاخێزەوە هۆکاری چی بوو؟ دەبوو ئاماژە بە خاڵە لاوازەکانی بکەم کە من ئاماژەم بە بەشێک لە خاڵە بەهێزەکانی کرد بەڵام خاڵە لاوازەکانی ئالێردا خۆی دەبینێتەوە ئێمە دەزانین ئەم حرەکەتە لەگەڵەوەی حرەکەتێکی گەورەی کۆمەڵایەتی بوو ئیجتیماعی بوو بەڵام فاقید یا بڵین خاوەنی ڕێبەریەکی یەکدەست نەبوو. دروستە هەموو حرەکەتێک ڕێبەریەکی هەیە و ئەم حرەکەتەش خاوەنی هێندێک ڕێبەری لە ئاستی ناوچەیی و لە ئاستی شارەکاندا هەبوو بەڵام خاوەنی ڕێبەریەکی یەکدەست نەبوو کە بتوانێت ئەم حرەکەتە عەزیمە کۆمەڵایەتی ڕێبەری بکات. ئەمە یەکێک لە خاڵە لاوازەکانی بوو. لە سەرەتاوە هێندێک حرەکەتی نازام نێوی بنێم بە هەڵا شاژ یا هەرچیەک ڕوویدا کە ئەمە خواستی کۆماری ئیسلامی بوو کە دەیویست ئەم حرەکەتە بەرینە مەدەنی کۆمەڵایەتی سیاسیە بێتە ئەو قۆناغەوە تووشی شەڕێکی نەخوازراوی بکات بیکێشێتە مەیدانی شەڕێکەوە کە بزوتنەوەکە نایوێ و ئەمە دوژمنەکەیەتی خەریکە بۆی دیاری دەکات. بەڵام خۆشبەختانە زۆر زوو هەم حیزبەکانی خاوەن نفوز لەسەر کۆمەلگا هەم خودی ڕێبەرانی بزوتنەوەکە هەم خودی بەشدارانی بزوتنەوەکە متەوەجهی ئەم حرەکەتەیە ئەم پیرانە مەترسیدارە بوون و لە درێژەی ینی لە دوای یەک دوو مانگی ئاخێزەکەەوە وردە وردە هێنایەنەوە سەر ئاڕاستەی دروستی خۆی لەگەڵ ئەوەی کە ڕژیم دەستی نەدە پاراز بە شێوەیەکی زۆر وەشیانە ترۆری دەکرد خەڵکی دەکوشت دەبێت لە زیندانەکان لەژێر ئەشکەنجەدا تا سەرحەدی مەرگ ئەشکەنجەی دەکردن بەڵام سەرڕای ئەوانە خەڵک بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی سیاسی درێژیان بە خۆپیشاندان و دەربڕینی داخوازیەکان و کە ئەساسی ترینیان ڕووخانی کۆماری ئیسلامی بوو. وەختێک ئێمە دەزانین ئەم حرەکەتێکی تایبەتمەندیەکانی ئەوە بووکە لەگەڵ حرەکەتەکانی پێشتر کە هێندێک لە سەردەمێکدا دڵیان بە ئیسلاحخوازەکان خۆش بوو لە سەردەمێکدا بە شێوەیەکی دیکە شعاریانەدا کە هێندێک ئیسلاحاتیان لە ڕژیم دەویست هێندێک داخوازیان بوو بەڵام وەختێک ناومید بوون لەکە کۆماری ئیسلامی خاوەنی ئیسلاح و ئەوە ڕژیمێک نییە کە تۆ بە هیوای ئەوە بی دەستکەوتی لێ بەدەستبێنی پاشەکشەی پێ بکەی و ڕژیمێکی سەرەڕۆ و دەست دووەشێنە بەڵێ بە زۆری نەخوازیاری
ڕووخانی ڕژیم بوون دروشمەکان ئاماژەیان بۆ لە بناغە هەڵتەکاندنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بوو بۆیە لەگەڵ ینی دەتوانین بڵین خاڵی لاوازی ئەم حرەکەتە یەکێکەوە بوو کە نەیتوانی بوو بە ئێستاشەوە ڕێبەریەکی یەکدەست ڕێبەریەک بێنێتە ڕووکە بتوانێت هەموو حرەکەتەکە ڕێبەری بکات مازدەربەی گەورەی لێداوە تەنانەت دەرەوەش ئەحزاب و جریاناتی سیاسی کە دەبوو بە شێوەیەکی یەکدەست زاهر بن بۆ پشتیوانیکردن لەم حرەکە بۆ خەددان بەم حرەکەتە ئەوانیش خۆیان تووشی هێندێک ئاڵۆزی و چەند بەرەکی بوون کە هەموو ئەوانە دەتوانین وەکو خاڵی لاوازی یەک ساڵی ڕابردوو لەم بزوتنەوەیدا ناوبەرین. زۆر باشە حاورە سەعید ئێمە خات و ڕۆزارین بەداخەوە هەر ناتۆتەوە سەرهێڵ هیوادارین کە لە درێژەی باسەکەماندا بتوانێت پێوەست بێت و بتوانین لەگەڵ ئەویش قسە و باسێکمان بێت. هاورە سەعید با بینە سەر ئەم بانگەوازە دواتر دێنە سەر هەڕەشەکانی کۆماری ئیسلامی. سەرەتا پێم باشە لێرەوە دەست پێ بکەین. ئێمە بۆ 25 خەرمانان مانگرتنێکی گشتی لەلایەن 6 حیزبی سیاسی لایەنە سیاسەکانی کوردستانی ئێرانەوە بڵاو کرایەوە. پێم باشە لە پێشدا پێم بڵێ پرۆسەی شکڵگرتنی ئەم کۆدەنگیە چۆن پێک هات و زۆر جار ئێمە لەم چەند ڕۆژەدا پرسیارمان بۆاتوە کە بۆچی لایەنێک وەلاندراوە. ئەگەر دەکرێت لەسەر ئەوەش بۆمان بدوێ پرۆسەی شکڵگرتنەکەی و پێک هاتنی ئەم کۆدەنگیە لەسەر مە قسەمان بۆ بکەیت. ئێمە هەمومان دەزانین ڕۆژی 25 مانگ ینی 25 خەرمانان کە وەکو ڕۆژی دەستپێکی مانگرتنەکە دیاری کراوە ئەمە هەم ساڵگەردی گیانبەختکردنی ژینایە هەم لەلایەن کۆمەلگاوە و لەلایەن هەڵسوراوان و چالاکانی بزوتنەوەی شۆڕشگەرانە و یا شۆڕشی ژیناوە دیاری کرابوو. بەڵێ وەختێک ئەم حرەکەتە لە نێو خودی کۆمەلگاوە کەوتەڕێ دیارە وەزیفەی ئەحزابی سیاسیش بوو کە بە شێوەیەکی یەکدەست بۆ پشتیوانیکردن لەم داخوازیە بۆ بەسەرکەوتنگەیاندنی ئەم مانگرتنە هەندێک کردەوە نیشان بدەن بە شێوەیەکی یەکدەست زاهر بن و بە شێوەیەکی شێرگیر پشتیوانی لەم ڕۆژە بکەن بۆ ئەوەی کە مانگرتنێکی سەرکەوتوانە بەڕێوە بچێت و بتوانین لە داهاتوودا زەمانەتی بەردەوامبوونی شۆڕشی ژینا و تەزمین بکرێت کە ئەم شۆڕشە لە داهاتوودا بە بروتینێکی زیاترەوە درێژەی دەبێت تا سەرکەوتن و ڕووخاندنی کۆماری ئیسلامی. دیارە ئەحزابی سیاسی یا بڵین سەرەتا لە بینی کۆمەڵە و حیزبی دموکراتدا هێندێک دانیشتن و چاوپێکەوتن هەبوو دواتر مراجعە کرا بە ئەحزابی دیکە ئامادەگیان دەربڕی کە بە شێوەیەکی یەکدەست زاهر بن جریانێکی خاص کە ڕەنگە تۆ مەبەستت بێت کە ئاماژەی پێ بکەیەوە ملاحزاتی خۆیان بوو نەگەوەی کە بڵێ پێی نەکوتراوە بەڵکە مراجعەش بەوان کرا بەڵام بە دلیلی کێشەیەکی کە پێشتر لە نێو خۆیاندا ڕوویدا بوو ئەوان تەوجیهیان ئەوە بوو کە تا ئێستا کۆنگریان نەگرتووە ئەم لەدبوون و ناکۆچیە یا کێشەی کە لە نێو خۆیاندا ئێستا بە شێوەیەکی ڕەسمی یەکلانە بۆ تۆ بۆیان ئەوان ناتوانن بێنە پرۆسەیەکەوە ڕاگەیاندنێک یا لە لیستێکدا نێویان هەبێت کە بەرامبەرەکەیانی تێدایە کە پیان وایە بە شێوەیەکی ناڕەوا ئێستا ئەم نێوەی لە خۆی ناوە یا بەسان ئەم جیایەی بەکردەوە دەرهێناوە. ئەوە کێشەیەک لەگەڵ ئەحزابی دیکە نەبوو بە غەیر زەوەی کەم لە ئەحزابی خۆیان بوو بەڵام تا ئەو جێگایی کە ئێمە ئاگادار بووین بینیمانن ئەوان زۆر شێرگیرانە پشتیوانیان لە ڕۆژی 25 مان کردووە کە مانگرتنە گشتێکەیە. دیارە ئەم ڕاگەیاندنە لە پێشترا لەلایەن حیزبی دموکراتەوە گەڵاڵە کرا دیارە لە دانیشتەکەدا تەوافقمان کرد کە ئەوان بینووسن دوایە هات لە لای ئێمە ملاحزاتی خۆمان کۆت دامان ڕشتەوە بۆمان ناردنەوە خلاصە چەند جار هات و چوو هەموو ئەحزاب بینیان و دوو دانیشتنیشدا کە نوێنەری هەر شەش حیزبەکەی تێدا بوو ملاحزاتی خۆیان کورد وارێت کراوە لە نهایەتدا ئەم مەتنە هاتە دەرێ کە بڵاو بووە و دیارە مەتنەکەش سعی دەکرات کە ئەدەبیاتی تەنیا حیزبێک نەبێت ڕنگدانەوەی بۆ چوونی تەنیا حیزبێک نەبێت ئەمە لە داخوازیەکی مشەخەسە بۆ حرەکەتێکی تاکتیکی مشەخەسە
سەرەڕای هەر جیاوازی بۆ چوونێک دەباری سیاسی و ئیدئۆلۆژیکەوە ئێمە هەمانێ بەڵام لەسەر ئەم ڕۆژە کۆچین بە لەسەر پشتیوانیکردن لەم حرەکەتە کۆچین و دەکرێت ئێمە لە چوارچێوەی بانگەوازێکدا بەم ناوەڕۆکەوە کە دراوەتە دەرێ بە شێوەیەکی یەکدەنگ یا بڵین لە لیستێکدا نێوەکانمان بێتەوە لەم بانگەوازە ئەم بانگەوازە بڵاو بێتەوە. پێمان وا بوو تەسیری لەسەر کۆمەلگا هەیە، پێمان وا بوو یارمەتی دەرە بۆ هەرچی زیاتر بەشداریکردنی خەڵک لەو مانگرتنەداوە لە داهاتوشدا دەتوانێت ئەو پەیامەی پێبێ کە کۆمەلگاش ئەم حرەکەتە تەسیری لەسەر حیزبەکان بووە لێکی نزیک کردوونەتەوە ئینتیزاری شەیەکە لە خودی لە نێو کۆمەلگاشدا ئەم یەکگرتووی و یەکدڵیە لەسەر ئەساسی درێژەدان بە شۆڕشی ژینا بۆ پشتیوانی لە داخوازی ڕادیکاڵەکانی و ڕوخاندنی کۆماری ئیسلامی ڕنگدانەوەی هەبێت. زۆر باشە. هاوڕستای زۆر سپاس دەما خاتوو ڕۆزارینمان لەگەڵە دووبارە. خاتوو ڕۆزارین دەنگی ئێمە تەیە؟ خاتوو ڕۆزارین بەداخەوە نێتەکەتان دیارە زۆر کزا، ئێمە دەنگی تۆ نابیستین. خاتوو ڕۆزارین دەنگی ئێمە تێ بەڵام دەنگی بەڕێستان نایە بۆ ئێمە. زۆر باشە، تا ئەم کێشەیە دروست دەبێت ئێمە بە باسەکەمان لەگەڵ هاوڕێ سعید درێژە پێ بدەین. هاوڕێ سعید بەداخەوە زۆرمان پێ باش بوو، پێخۆیان خۆش بکە خاتوو ڕۆزارینیش بەشدار بێت، بەڵام کێشەکە دیارە لایەن خۆیانەوەیە، دیارە نێست لە لای ئەوە کزا. هاوڕێ سعید ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بڵین هیچ بژاردەیەکی جگە لە سەرکوت نەماوە، بەردەوام سەرکوت دەکا، ئیعدام دەکا، هەڕەشە دەکات، دابێنە سەر خودی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی. بۆ ئەو هەڕەشانی کۆماری ئیسلامی بە تایبەت ئەو بڵین ئەو ڕێکەوتنامەیە کە لەگەڵ حکوومەتی مرکزی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە گوێرەی خۆی ئەم شتانی وتووە کە داوای چەکداماڵین و دوورخستنەوە لە کەمپەکاندا، لەسەر ئەوەش بۆمان بدوێ تا ئێستا دوایین زانیاریتان لەسەر ئەمە چییە و چی کراوە بۆ ئەمە؟ ئێمە هەمومان دەزانین کۆماری ئیسلامی لەو ڕۆژەوە کە دروست بووە لەسەر ئەساسی قەیران دەژی، ینی ساڵێک تۆ شک نابێ کە قەیرانێکی دروست نەکرد بێت و بەم شێوەیە ڕێگادەستی خۆی نەکردبێتەوە بۆ سەرکوتی هەر حرەکەتێک لەناوەوە. بەڵێ پیلانجێڕی ناوچەکانی مەشهورن، دروستکردنی جەریاناتی سربەخۆی و لە ئاستی وڵاتاندا بۆ کێشەنانەوە لە ناوچەکەدا ئەوانە هەموو زبانزەدی هەموو دنیاە. دەشزانین ئێستا لە بواری ئابوووریەوە ڕژیمێکی داماوە، اقتصادەکەی داتەپیوە، لە بواری سیاسیشەوە کە ئێستا خەریکین قسەی لەسەر دەکەین، شۆڕشێکی کۆمەڵایەتی بەرین بە نێوی شۆڕشی ژینا بەرۆکی پێگرتووە و لەلایەکەوە باسی ئەوە دەکا کە ئەحزابی ئۆپۆزیسیۆن جریاناتێکی بێڕیشە و بێنفوزن، ڕەبتێکیان بە کۆمەلگای کوردستان و ئێرانەوە نیە. لەلایەکیشەوە دەڵێ هەموو ئەو فیتنانەی کە لە ناوە ڕوودەدا دەستی ئەوانی تێدایە. ئەمە خۆی تەناقوزە کە ئەمەیانی پێما بێ ڕاسترا، پێی ینی بەڕاستی ئەحزاب هەر کەسە بە پێی وەزنی خۆی نفوزی هەیە لە کۆمەلگادا، تەسیریان هەیە و لەسەر حرەکەتەکان دەتوانن کاردانەوانێکیان هەبێ، نفوزیان هەبێ، دەست هەبێ بڵین حەدیقل خەتیان لێوەرگرن، ینی جەریاناتێکن کە ڕیشیان لە کۆمەلگای خۆیاندایە، پەیوەستن بە کۆمەلگای خۆیانەوە و لەگەڵ ئەو خەڵکەی کە لە حاڵی مبارزە و خەباتدان خەریکن خەباتێکی هاوبەش دەبەنە پێشێ. با ئەوەی کە لە تەبعیدیش بژین، ئەوەش هەر بەر ئەسەری زوڵم و زۆریەکی کە ڕژیم نواندوێتی، سەرکوتێکی شەدیدی کە کردوویەتی، ئەمانی وادار کردووە کە لە سنوورەکان بچنە دەرەوە لە دەرەوە نیشتە جێبن. بەڵام سەرڕای ئەوانە کە دەڵم ئەم ئیدعاانەش دەکا کە بێ نفوز و بێڕیشەن هین مەترسیەکیان نیە، بەڵام وەختێکیشکە دەیەوێت بەهانە بە شوێنێک بگرێت، مەسەلەن فەرزکەین وەک بەهانە بە عێراق و بە تایبەتیش بە هەرێمی کوردستان بگرێت، دەڵێ بڵێ سەرچاوی هەموو کێشەکانی نێوخۆی ئێران ئەمانە دەبێت چێک بکرێن، دەبێت دوور بخرێنەوە، دەبێت لابرێن. بەڵام مەسەلەکە مەلێردا من پێم خۆشە دیسانەکە ئاماژەی پێ بکەم کە جارش کێشە چاو پێکەوتنێکا کوتومە مەسەلەی چەکردنیەمە، مەسەلەی دوورخستنەوەمان وەک ئەوە وایە تۆ واقعاً نازانم نێوی بنەمچی ئێمە بە شێوەیەک لەگەڵ ئەم کۆمەلگایە تێکەڵی، ینی تۆ حیسابیکە
کوردەکان لە هەر چوار پارچەی کوردستاندا یەک نەتەوەن، لە هەموو بارێکەوە تێکەڵن، ینی یەک نەتەوەن، یەک نژادن، لە یەک جوغرافیای مشخصدا، بەڵام بەلەتکراوی و لە چوار ئێستا دابەشکراوە بەسەر چوار دەوڵەتدا دەژین. ئێمە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان و لەگەڵ تێکۆشەرانی هەرێمی کوردستان بە تایبەتی یا بڵێن کوردستانی عێراق ئەسەن ارتباطێکی خەباتکارانە و سیاسی و کولتوری و ئەسەن کۆمەڵایەتی دێرینمان هەیە. یعنی ئەوەندە تێکەڵین تۆ تەسەور ناکرێت بتوانی بەراحەتی بینی ئەم خەڵکە کە بە هەزاران بنەماڵەیان لە نێو شارەکانی هەرێمی کوردستاندا لە نێو کەسوکاری خۆیاندا جێگیرن، تێدادێکیاندا کەمپەکاندا هەن کە بەشی زۆریشیان کەسانی ژن و منداڵن و هەڵسوڕاوی سیاسین، سرفەن کاری سیاسی دەکەن، تۆ بەراحەتی بینی هەموو یاسا و ڕێساکە نێو دەوڵەتیەکان پێشێل بکەی داخوا داوایەکی وا لە دەسەڵاتداران و بەڕێوەبەرانی هەرێمی کوردستان یا دەوڵەتی عێراق بکەیکە ئەمانە کۆکاتەوە بیان باد لە کەمپێکا دایان نێ چواردەوریان بگرێت و هەروەکیش پێی خۆش بوو بەڕستکەین وەکو مجاهدین بیان با لە وڵاتێک ئوروپای دانێ. خەزیەی ئێمە خەزیەی ئۆپۆزیسیۆنی کورد لەگەڵ مەسەلەی مجاهدینوانە زۆر جیاوازە، بۆیە ئەمە هەڕەشەیەکە خۆشیان دەزانن، خەڵکیش دەزانێت، دەوروبەریش دەزانێت کە بەو ئاسانیە عملی نابێت. پس چییە؟ ئەما خۆی گوشارێکە کە دەیهێنێ بۆ هەرێمی کوردستان. هەمومان دەزانین ئێستا بە تایبەتی هەرێمی کوردستان لە چەندین لاوە کەوتوتە ژێر زەختەوە، لەلایەن دەوڵەتی تورکیەوە، لەلایەن دەوڵەتی ئێرانەوە، لەلایەن دەوڵەتی مرکزیەوە. ئەمانیش دەیانەوێت بۆ ئیمتیاز وەرگرتن و لەم شرایەتە کە ئەمان تووشی هێندێک قەیرانی نێوخۆین، ئەم گوشاریان بۆ بێنێ بۆ ئەوی واداریان بکە کە زەخت بخەنە سەر ئێمە و لە نەتیجەدا لەگەڵ خودی کۆمەلگاکەی خۆیان و بە تایبەتیش لەگەڵ کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات تووشی کێشە و ناکۆچیان بکاکە تا ئێستا ئەوەی کە بە ئێمە دەگەڕێتەوە زۆر بەڕێزەوە بەرخوردمان لەگەڵ کراوە، هیچ گوشارێکمان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە نەخراوەتە سەر، هیچ شتێکمان بەڕسمی پێ نەکوتراوە بەغەیرەز ئەوەی کە ئێمەش هەر ئەو هەڕەشانە لە زمان کۆماری ئیسلامیەوە دەبیستین، بەڵام دەزانین لە گەڵ حکوومەتی مرکزی هێندێک پێکاتنیان هەبووە، ڕەنگە لەگەڵ بەشی ئەمنیەتی هەرێمی کوردستانی شەر ئەو ڕێککەوتنە هەبوو بێکەمە بە ئاسایی دەزانی و ئێمە وەخو کۆمەڵا ساڵەهای ساڵە ئەو ملاحزاتانەمان بەڕسمی ناسی وە ئێمە لە هەرێمی کوردستان وەکو پشتی جەبهە ئیستیفادەمان نەکردووە، هێزی پێشمەرگەمان نەناردوێتەوە، سایمان نەکردووە کە ببینە کێشە بۆ هەرێمی کوردستان، کاری سیاسی خۆمانمان کردووە و بۆیش ئێمە پێمان وایە کە ئەگەر لەباری ئەمنیشەوەمان ڕێکەوت بێتن و ناوچەکەیان نەبێتە شوێنێک بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ، ئەمەیان بۆ بەڕسمی دەناسین. و من شخصەن پێم وانییە کە بەم ئاسانیە بکرێت ئێمە چەک بکرێن یا لە ئوردوگاکانمان دوور بخرێنەوە. بۆیە تا ئێستا شتێکی بەڕسمی بە ئێمە نەکوتراوە، بەڵام ئێمە چاوەڕێی بزانین لە داهاتوودا چ دەبێت. ڕژیمی کۆماری ئیسلامی وەختێکی دیاری کردووە، ئەو خەریکە نزیک دەبێتەوە، دی نازانی لە داهاتوودا ئەمان هەڵوێستیان چ دەبێت ئەوانە، بەڵام بەڕسمی تا ئێستا هیچی وا بە ئێمە نەکوتراوە، بۆیە ناتوانین دقیقەن بڵام کەچی دەبێت. بەڵام بە نیسبەتی ئەوەی کە ئێمە ئایا چەک دادنین ڕازی دەبین بە مەسلەی سەرکردنەمە دوو مەقولەی جیاوازە. ئێمە خۆمان حرەکەتی تەحریکامیزی نیزامیمان نییە، بەڵێ نمایشی هێزی نیزامی نادەین، بەڵام خودی ناوچەکە ینی تەبیعەتی ناوچەکە بە جۆرێکە کە هەموو کەس زەماڵەکەی خۆیدا چەکی هەیە. وەختێک جریانێکی وەکو داعش لە پەناتە، وەکو جریاناتی وەکو حەشتی شعبی و ئەنواع و ئەخسام دەستە و دایرەی دەوڵەتانی ناوچەکە و سیخور لە ناوچەکەدا هەیە و بەردەوام خەریکی کوشت و کوشتار و ترۆرن لە ئۆپۆزیسیۆنی دەوڵەتەکانیان. زۆر ئاساییەکە هەر کەسە و ینی لە ئەقل ئێمەشکەم ئۆپۆزیسیۆنی لە ماڵی خۆماندا چەکێکمان هەبێ، بەڵام ئەگەر ئێمە ئەمنیەتمان پارێزراو بێ وەکو ئێستا خۆ لە وڵاتانی ئوروپا ئێمە کاری سیاسی خۆمانەکەین، بەڵام ئەمنیەتمان پارێزراوە و لازم نییە مەسەن چەکێکی ئینفرادیمان مەسەن لە ماڵەوە هەبێ.
بۆیە ئەگەر لێرە ژێمە ئەو ئەمنیەتەماندا بین کرابێت و بتوانین وەکو پەنابەرێکی سیاسی خەریکی کاروباری سیاسی و ئەرکی سیاسی خۆمان بین هیچ لازم ناکات ئێمە مەسەلەن چەک لای خۆمان ڕاگرین. بۆیە ئێمە بەخواستی خۆمان ئەم چەکەمان هەڵ نەگرتووە و نەمان پاراستووە، بەڵکە ئەوە وەزعیەتی و بارودۆخی ناوچەکە و دوژمنەکانمانەکە بەسەریدا سەپاندوین. وەختێک چەکدارانە هێرشەکەنە سەرمان ترۆرمان دەکەن، مەفروضە ئێمەش دیفاع لە خۆمان بکەین. یعنی ئەگەر چەکێکیشمان بەدەستەوە بێ لەم پێناوەدایە. ئەمە قسەی منە وەکو کۆمەڵە ئێمە ئێستا لە ئۆردوگاکانماندا نە ئامۆزشگای نیزامیمان هەیە، نە هێزی نیزامی بە شێوەیەکی کلاسی کە تۆ چاوی لێ بکە یاوەکو مەسەلەن هێزی پێشمەرگەی ڕێکخراو لە نێو ئۆردوگاکانماندا حزوری نییە. ئەگەریش ئەم هەڕەشەیە ئەمەلی بێتەوە، دیارە ئێمە حزبێکی سیاسین، خاوەن هێزی پێشمەرگە بووین. هێزی پێشمەرگەش زۆر بە ئاسانی دەتوانێت جێگۆشتێ بکە. لەم دۆڵە نابێت دەسێتە دۆڵشکە، لەم پشتێەوە نابێت دەسێتە پشتێوێکی دیکە. ئەوەی کە لە داهاتوودا چ دەبێت ئەوە، بەڵام ئەوەی کە ئێمە نەکردومانەوە بە تایبەتیش ئێستا کە شۆڕشێکی کۆمەڵایەتی لە ئاستی ئێراندا لە ئارادایە و پێمان وایە زۆر سەرکەوتوانە خەریکە بەرەو پێش دەچێت و ئاراستەیەکی دروستی گرتووە، قەت ئێمە و تەحریکاتە ناکەین کە لەم سنوورانە استفادە بکەین و هێزی چەکدار بنێرینەوە یا هێزی پێشمەرگە بنێرینەوە. پێمان وابێ ئەمە کارسازە، کە پێمان وایە لەم مەقتەعەدا هەر حرەکەتێکی نیزامی دەتوانێت کاریگەری منفی لەسەر بزوتنەوەی شۆڕژگەرانەی ژینا هەبێت. بڵێ خاتو ڕۆزارین دووبارە بەخێر بێت. ئەگەر دەنگی من دەبیستی فەرموو بە بزانین دەنگت هەیە بۆ لای ئێمە. دیارە دەنگی نییە. هاوڕە سەید، ئێمە با ناوبڕێکی کورت ببینین دێنەوە خزمەت هەردوو بەڕێستان. هاوڕیان لە وتاق فەرمان شتێکیان ئامادە کردووە، ئەم بڵاو کردێتەوە زوو دێنەوە خزمەتان. کورسانەکەم بە یەکجێ دەنجی ژین و بڕک و هێش و ژانەکەم ئەی سنەی سەر بەرز و سوورم ئەی دڵم کورسانەکەم ئەی بە یەکجێ دەنجی ژین و بڕک و هێش و ژانەکەم ئەی بەبێ تۆ ڕۆژهەڵاتم ڕەشەوێکی بێچراس ئەی بەبێ تۆ ڕۆژهەڵاتم ڕەشەوێکی بێچراس ئەی بە تۆ ئاوەدانە چۆنترین کۆڵانەکەم ئەی بە تۆ ئاوەدانە چۆنترین کۆڵانەکەم. ڕەوتی ڕوو لە پێشی سەردەمم ئەی ورای پەرپەر لە هیوای ڕەوڕەوای جوڵانەکەم ئەی هەناوسای فێنکی ڕەوتی ڕوو لە پێشی سەردەمم
گەورەی پڕ لە هیوای ڕەوڕەوای جوڵانەکە ئەی باشتی نواڵەیام یار ئەی گلێنەی کوچکەڕان ئەی باشتی نواڵەیام یار ئەی گلێنەی کوچکەڕان ئەی دروستکە وەی تریفەر چاوی کوردستانەکە ئەی دروستکە وەی تریفەر چاوی کوردستانەکە بەڵێ بینەرانی ئازیز ڕاستەوخۆ لە خزمەتانداین بە بۆنەی نزیکبوونەوە لە ساڵیادی ژینای جوانەمەرگ و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی لەگەڵ بەڕێزان هاورە سەعید ئەمانی و خاتوو ڕۆزارین لە خزمەتانێ هاوڕێ ڕۆزارین دەنگی ئێمە تەیە بەڵێ ئێستا دەنگیەوەم هەیە بەڵێ بەداخەوە ئێمە نەمانتوانین پەیوەندیەکە تێ ببینەوە بەڵێ دەنگ هەیە خاتوو ڕۆزارین ئەگەر دەکرێت ئێمە لەگەڵ هاوڕێ سەعید لەسەر هەسەنگاندن و لێکدانەوەی لەسەر ئەم یەک ساڵەی شۆڕش بوو باسی خاڵە بەهێز و لاوازەکانی کرد باسی ئەم بانگەوازەی کرد و لەسەر هەڕەشەکانی کۆماری ئیسلامی قسە باسی کرد ئەگەر دەکرێت بە ئەم پرسەژ لە بەڕێستان بکەین کە دەور و نەخشی ژنان بە تایبەتی کچانی لاوانی بوێر چۆن بووە لەم یەک ساڵی شۆڕشی ژن ژیان ئازادیدا زۆر سپاس دەکەم و دەمەوێت کەکانم دەست پێ بکەم داوای لێبوردن لە هەموو بین لە ئێوە نەکەتان بەڕاستی ئینتەرنێت زۆر خاکاریەوەی دەسەستەکانەوە هەبم بەبیت پرسیارێکم یەکەمینەکەتان حەزەکەم ڕۆژ ژنان باس دەکەین بەگشتی یەک ساڵمان تێپەڕاند ئەوە نزیک دەبینەوە لەسەر ساڵەکە یەک ساڵ کەشمان لێ کرد واتە گۆڕانکاریەکی زەهنی گۆڕانکاریەک کە بۆ ڕۆژێکی کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە شتگەلێک بەناو سەرهەڵدان خۆڕاگری تراز لەمانە دوور نییە یعنی بەجاران ئێمە ئەومانە بینیوە کە لە جیاوازەکانە لە وڵاتی کوردستان ئێرانە تێکۆشانگەلی جیاواز هەبوون چین و توێژەکان تێکۆشانیان کردووە خەباتیان کردووە ئەترازەکانیان بەرز کردوێتەوە بەڵ یەکەمین جارە ئێمە دەبینی لە ئەم چند ساڵی ئەخیراوە باس بکەین یەکەمین جارە دەبینین کە شۆڕشێکی گشتگیر دروست بوو واتە چی واتە پەیامگەلێکی زۆر بەهێز و تیا بوو شاید لە سەرهەڵدانە قەبڵیەکانیان نەبوو یەک ئەوەی کە بینیمان دەستی برد بۆ کێشە ئەسڵیەکەی کۆمەلگا حاکمیت خاتوو ڕۆزارین دەنگت نایە بۆ لای ئێمە بەڵێ داوای لێبوردن دەکەین لە خاتوو ڕۆزارین بەداخەوە پەیوەندیەکەی لەگەڵ ئێمە بچرا دەنگ نایە هاوڕێیانی ئۆتاق فەرمان دەنگی خاتوو ڕۆزارین بۆ من نایە هیوادارم بتوانێم کێشەیە چاپ بکات و دووبارە پەیوەندی پێ بگرینەوە هاوڕێ سەعید بابینەوە سەر و بابەتە کە باسی ئەوەت کرد کە ئێمە بڵێن کەمپی ئێمە کاملەن مەدەنیە جێی حەوانەوەی بە ساڵات چوان و منداڵان و بڵێن ئوردوگایەکی کاملەن مەدەنی و من دەمەوێت لێرە ئەوە بڵم تا ئێستان پرسیارە نەهاتوتە پێش جگە لەو ڕاگەاندنەی کە لەم ڕۆژانەی دواییدا کە بڵاو کراوە لە کەسە هەڵسوراوەکانی باشووری کوردستان بەگشتی بیرروڕای گشتی خەڵکی باشوور لەسەر ئەم هەڕەشانە چۆن بووە تا ئێستا چۆنتان بینیوە تا ئێستا هیچ هەڵوێستێکیان گرتووە کوتم هەمیشە دایم ئەگەر خەڵکی تێکۆشەری دانیشتووی
هەرێمی کوردستان یا کوردستانی عێراق ئەگەر کێشەیەکیان بۆ پێش هات بێت تا ئەو جێگایی کە ئیمکانیان هەبوو بێت مراجعیان بە ئێمە کردووە و داوای یارمەتیان لە ئێمە کردووە ئێمە وەکو کۆمەڵا درێغیمان نەکردووە لە هیچ هاوکاریەک و بە تایبەتیش وەکو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیش خۆیان هەموو ئەو واقعیەتانە دەزانن و لە هەر دیدار و کۆبوونەوەیەکدا لە هەر قسە و باسێکدا کە باز لە مەترسیەکان دەکرێت ئەوان ئەوە بیردێنەوەکە ئەم چاکانیان لە بەرچاوەوە بێجگە لەوەش ئێمە پەیوەندیەکی زۆر قوڵی کۆمەڵایەتی و نزیک و دۆستانەمان لەگەڵ خەڵکی دەوروبەرمان هەیە ئەو خەڵکە بە کۆمەڵ بە تاک چ وەکو دۆستەکانمان چ وەکو خەڵکی دیکە کە هەستیان کردو ئێمە مەترسیەکمان لەسەرا بەپێی ئەم هەڕەشانە ڕاجعیان کردووە داوایان کردووە کە ئێمە ئەگەر پێویستیمان پیانە هەر احتیاجێکمان هەیە ڕویان تێبکەین وە داوایان لێ بکەین پێیان کوتون کە ماڵەکانیان کراوەیە پێیان کوتووە کە ئیمکاناتیان هەیە و دەتوانن لە اختیارمان بنێن ینی ئێمە لەو خەڵکەڕا دەبینین کە لە سەختترین شرایەتدا ئەوان پشتی ئێمە بەرنادەن چون ئێمە لێرەکانە بەو شێوەیەک نەجوڵاوینێتەوە کە ئیحساس بن ئێمە سەربارین ئێمە خەریکین ژیانی ئەوان دەخینە مەترسیەوە کوتیشم بەهانەیەکی کێستا کۆماری ئیسلامی دەیگرێ مەسە کێشەکە قوڵە ئالۆزە ڕقابەتێکە کە لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە لە ئاستی ناوچەکەدایە بەڵام بەهانەکە مشەخەسەن ئێستا هاتوۆتە سەر ئێرە لە پێشترا باسم کرد کە سەرچاوەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆیە من دەڵم لابردنی ئێمە چەکردنی ئێمە کۆکردنەوەمانوە قەتیسکردنمان لە چوارچێوەی کەمپێکی مشەخەسدا لە خوار و عێراق و لە بیابانەکانی عێراقدا بەنظری من ئەمە هەرسەن عملی نییە چون ئەو خەڵکە نامزێمێ مەگەر احساسی ئەمنیەت نەکەین بینی نێو شارەکانەوە وەکو ئاو دەتوێنەوە لە نێو شارەدا دەرگای هەموو ماڵەکانمان بۆ کراوەیە وێ دەڵم ئێمە ئەم ئێعتیبارایە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیە قوڵەمان لەگەڵ خەڵکی ناوچەکە هەیە خەڵکی ناوچەکە پشتیوانمانێ دەکەن خەڵکی ناوچەکە بە زۆر بە نیگەرانیەوە خەریکن تاقیبی ئەم هەڕەشانە دەکەن بێزگە لە نخبەی سیاسی و ئەدەبی و کەسانی نێو بەدەرەوە و کە هەر لە پێشتریشەوە دۆستایەتیان لەگەڵمان هەبوو لەم ئاوێژدا بینیمان کە ڕاگەیاندنیان داوەوە ئەم هەڕەشە و حرەکەتانیان مەحکوم کردووە خەڵکی ئاسایش من دەڵم بە کۆمەڵ دێنوە پێمان دەڵێن هەری احتیاجێکمان هەبێت ئەوان حاضرین یارمەتیمان بدەن بۆیە بەڕاستی ئێمە دڵنیای لەو خەڵکەکە بەڕاستیانە نیگەران نین بەو شێوەیە بەڵام نیگەرانی ئەوەین کە هێندێک کەس پیان وابێ کە ئەم هەڕەشانە داوێنی ئەوان دەگرێتەوە هەڕەشەیە بۆ سەر ئەوان ئەمنیەتی ئەوان دەخاتە مەترسیە و ڕەنگە هۆکارەکەشی بوونی ئێمەیە ئەمەش ڕەنگە بۆ خەڵکێکی زۆر کەم بێت بەڵام هەم لە ئاستی دنیادا و هەم خەڵکی شیار و تێکۆشەری ئەم ناوچەیەش دەزانن کە هەموو شۆڕشەکانی دنیا هەموو تێکۆشەرانی دنیا تووشی قەیرانی جۆرا و جۆر بوون بەڵام هەموو ئەو قەیرانانە نەیتوانیەوە بە چۆکیاندا بێنیوە تەنانەت هەر خودی ئەم خەڵکە تەجروبیان هەیەوە زوتنەوەکەشیان بە سەرکەوتن گەیشتووە سەر ڕای هەموو ئەو کاولکاریە کە ڕژیمی سەدام کردی ئەو کۆڕەوەی کە تووشی بوون ئەو هەموو ئاوارەیە کە تا ئێستا کردویانە بەڵام لە نێهایەتدا ئەوان بەسەر دیکتاتۆریەتدا بوون و یەخوان ئەو تەجروبەیان هەیە و دەزانن ئەمە لە شۆڕشدا لە خەباتدا ئەمریکی ئاساییە بەڵام ئێمە دەبێت بە شێوەیەک بجوڵینەوە کە بە کەمترین تەلەفاتەوە ئەم قۆناغەت تێپەڕکەین بە کەمترین گوشار بۆ سەر خەڵکی ئەم ناوچەیە ئەم قۆناغەت تێپەڕکەین و نەبینە هۆکاری نائەمنبوونی ژیانی خەڵکی ئەم ناوچەیە کە ئێمە وەکو کۆمەڵە هەمیشە ئەو بابەتەمان لە نەزەر گرتووە و ئەوەی کە خۆشمان مەحدود کردوێتەوە لە ئەنجامدانی حرەکەتی پێشمەرگانە و نیزامی کە زۆر بە ئاسانی دەکرێت هەموو کەس دەتوانێت بە تیمێکی پێشمەرگەوە بتوانێت جەولەیە بکە و هێندێک کێشە بنێتەوە ئەوانە بەڵام سەرڕای ئەوانە ئێمە چون بڕوامان وابووە کە دەبێ حرەکەتێکی جەماوەری حرەکەتێکی سیاسی لە کۆمەلگادا بکەوێتە ڕێ ئێمە تەنیا هێزی پێشمەرگەمان بۆ ڕۆژی خۆی بۆ کاتێک کە کۆمەلگا احتیاجی پێی بێت ڕاگرتووە وەکو ئەسڵێک لە خەباتی ئێمەدا جێی کراوەتەوە
بەڵام پێمان وایە ئەم سەردەمە سەردەمی ئەوە نێکێمە لەو هێزە ئیستیفادە بکەین ینی لە باسکی نیزامی خۆمان ئیستیفادە بکەین بۆ یەکلاکردنەوەی کێشەیەک ئێستا پێمان وایە ئەم قۆناغ ئەوە ناخوازێ ئێمە خەریکی کاری سیاسی و مەدەنین خەریکی ڕێخستنین لە ناوەوە و هەوڵە دەین ببینە پاڵپشتی حرەکەتی سیاسی لە ناوەوە ئەم بزوتنەوە شۆڕژێرانە کە بە داخوازی زۆر ئینسانی و یەکسانی خوازانە و بەرابەری تەڵەبانەوە هاتۆتە گۆڕێ تەقویەتی بکەین نەگەوەی کە بیشێوێنین ئاستەنگی بۆ دروستکەین کارێ بکەین کە دوژمن ڕێگادەستی بۆ بکرێتەوە بۆ هەرچی زیاتر سەرکوتکردنی بۆیە من دیسانیش دەڵێمەوە ئاسان نییە دەستبردن بۆ ئێمە بەڵام ئێمە خۆمان بە هەستکردن بە مەسئولیت هەموو ئەو گوشارانەی کە دەخرێتە سەر هەرێمی کوردستان بە ڕسمی دەناسیینەوە تا ئەو جێگای کە بۆمان بکرێت ساییەکەین کە کارێ بکەین کە ئەم گوشارانە لەسەر دەسەڵاتدارانی هەرێم و لەخەر خەڵکی هەرێمی کوردستان کەم بێتەوە. زۆر باشە سعید بۆ ئەم باسی ئەم بانگەوازە هاوبەشەی حیزبە لایەنە سیاسیەکانی کوردستان لە نیشتەجێ لە هەرێمی کوردستان کرد با بچینە سەر ئەمە ئەگەر زانیاریتان هەیە لەسەر ئەمە بۆمان باس بکەی لە دەرەوەی وڵات ئایا کۆدەنگێکی ئاوا پێک هاتووە لەگەڵ لایەنە سیاسیەکانی گەلانی ئێران پێک هاتووە ئەگەر پێک هاتووە پێمان بڵێ ئەگەریش پێک ناتوێ ئایا پێک دێت ئێمە دەزانین کە ڕۆژانە خۆی ماخۆی خۆت بە لە بەشی ڕاگەاندن ناکار دەکەی لە تلڤیزیۆن ئێمە دەبیستی کە هەموو جریاناتی سیاسی کە خۆیان بە بەرپرس دەزانن بە نیسبەت حرەکەتێکی کە لە ئاستی ئێراندا لە ئارادایە ئیتلاعیان داوە پشتیوانیان لەو حرەکەتە کردووە و تەنانەت بەشێکیان بە شێوەی بە کۆمەڵ زاهیر بوون مەسەلەن فەرزکەین دۆستانی چەپی ئێمە لەگەڵ حیزبی کۆمونیست ساییان کردووە کە بە شێوەیەکی یەکدە زاهیر بن جریاناتی دیکەی مەسەلەن ئێمە لە هاوڕێیانی حیزبی دموکراتمان بیستوێتەوە کە ئەوانش لەگەڵ هاوپەیمانانی خۆیان لەگەڵ دۆستانی خۆیان مەشورەتیان کردووە ڕاگۆڕینەوەیان کردووەوە بۆ ئەو ڕۆژە تقریبەن کۆدەنگیەکی نەکەوەی بڵێن مەسەلەن فەرزکەین وەکو ئەم شەش حیزبەکە ڕاگەیاندنێکیان بانێکی واژۆ کردو بڵاویان کردوێتەوە بەڵام دی هەرێکی مەسەلەن بە دوو حیزب بە سێ حیزب بە دوو ناوەندی جۆرا و جۆر هەر کەسی لەگەڵ دۆستانی خۆی قسەی کردووە ئەم کۆدەنگیە تقریبەن من احساس دەکەم لە دەرەوەی وڵاتیش دروست بووە و ڕەنگە لە ڕۆژی 25 مانگدا بە شێوەی خۆپیشاندان و ئاکسین و ئاکسیۆنی جۆرا و جۆر خۆی دەربخات ئەوە هەمومان دەزانی خۆر بەپێی تۆگەت ڕاگەیەنەکان تاقیب بکەی یەک دەنگیەک هەیە یەک دەنگیەکی هەرگە بەکردەوە یەک ڕاگەیاندن یا بانگەواز ئەعلام نەکراوە بەڵام بەکردەوە ئەو کۆدەنگیە ئێمە دەبینین چ لە بینی چەپەکاندا چ لە بینی خەڵکی ئازادی خواز و ئینسان دۆزداوە چ لە ئەوە کە دەبینی لە بینی ئەحزابی کوردیدا لێرە هەیە و لە دەرەوەی وڵاتی ژێوە لەگەڵ دۆستەکانمان ئەحزابی دیکەش لەگەڵ دۆستەکانیان بۆ یا بەم شێوەیە هەر وەک دەبینین کە لە ناویشەوە یەک دەنگیەک هەیە و هەموو ڕێکخراوە جۆرا و جۆرەکان لە ڕێکخراوە کرێکاریەکانەوە ڕێکخراوە ئینجیۆکانەوە لە ڕێکخراوی ژنان و لاوان و کۆڕ و کۆمەڵی نێو زانکۆکانەوە هەموو پشتیوانیان لەو حرەکەتە کردەوە لەو ڕۆژەدا یەک دەنگ زاهیر دەبن بە نەزەری من لە دەرەوەش کار کراوە و ئەم کۆدەنگیە هەیە بزانین چاوەڕێین کە نەتیجەیەکی باشی لێوەرگین. زۆر باشە هاوڕێ سەعیدێ من پرسیارێکمان بۆ هاتووە لە بانەوە پرسیتی پرسیاری من ئەوەیە ئەحزابی ڕۆژهەڵات لەم قۆناغەدا چۆن و بە چێوەیەک یارمەتی خەڵکو و لاوان و ژنانی شۆڕشگەر ئەدەن و ئەبزارەکانیان بۆ ئەم یارمەتیە چین و بۆ پێشبردننی شۆڕش چ بەرنامەیەکیان هەیە من دقیقا نازانم مەبەستی چییە لە یارمەتیدان ئێمە دەزانین حرەکەتێک کەوتۆتە ڕێ هەموو لایەنگری هەموو حیزبەکانی تێدایە و هەر حیزبە و بە پێی توانای خۆی تا ئەو جێگایی کە دەنگی بڕی کردووە تەوسیەکانی بڕی کردووە ڕێنمایی داوە خەڵکی ئامۆژگاری کردووە بەرنامە سیاسەکانی خۆی ڕوو بە جامیعەوە بە تایبەتیش هەڵسەنگاندنی خۆی لەسەر ئەم شۆڕشە باس کردووە و ئەو باسکردانش ئینتیزارەوەیە کە خەڵکێکی کە لە ناوەوە فەرزکەین سەر بە کۆمەڵەن گوێ لە کۆمەڵە دەگرن ئەمە خۆی وەکو ڕەهنمود وایە بەڵام ئەم حرەکەتە هەمومان دەزانین کە حرەکەتێکە تەنانەت ئەحزابیش خەتی لێوەردەگرن بێزگە لەوەی گانی تقریبان ئەمە بە شێوەیەکی دوولایەنەیە
ئێمە کە خۆمان دەزانین حرەکەتێکی زۆر پێشکەوتووە داخوازی زۆر ڕادیکاڵ و ئینسانی و بەرابەری خوازانەی هەیە و ئێمەش تا ئەو جێگایی کە بۆمان کرابێت لە رابطە لەگەڵ مەسلەی ڕێکخستنە لە رابطە لەگەڵ مەسلەی چۆنیەتی بەڕێوەبردننی ئاکسیۆنەکاندا بەرنامەی سیاسی دروشمەکانیان شێوەی حرەکەتیان بەرەو پێش چوون ئەو شتانەی کە پێمان وا بووە ئەمە دروستە ئێمە باسی بکەین بۆ بەسەرکەوتنگاندنی ئەم شۆڕشە بۆ ئەوەی ئەم شۆڕشە بە شێوەیەکی زیندوو درێژە بە ئیدامەکاری خۆی بدا هەنی ئەمە یارمەتیەکە کە حیزبێک دەتوانێت بیدا حیزبێکی بە نەزەری من ئەگە لە سەرەتای حرەکەتەکەەوە بیست بێتی چەک بنێرێتەوە یا فەرزکەی نەخەی 100 نەفەر 20 نەفەر هەر چەندێک بنێرێتە شارێک ئەمە خەڵک ئەمە بە پشتیوانی بزانن ئەمە ئەمەمان بە پشتیوانی نەزانی وە پێوانوا بووە تەسیری خراپی لەسەر خودی بزوتنەوەکە هەیە یعنی ئەمە بۆچوونی کۆمەڵە بووە و دیارە حسابی دیکەش و تەنانەت خەڵکی پێمە هاتنە سەر و باوەڕێی کە وەختەکەی وەختی ئەوە نییە ینی ئێستا ئەو کاتە نییە کە تۆ بڵێ ئەمە مەسلەکە یەکلایی بۆتەوە بتوانانی لە حرەکەتێکدا مەسەن هەموو شتێک کۆتایی پێبێنی بۆیە ئەم حرەکەتە احتیاجی بەوە هەیە کە مەجای هەبێ خۆی ڕێکخات لە ئاستێکی بەرینی کۆمەڵایەتیدا خەڵک بێتە پشت حرەکەتەکە ئێمە ئەگە توانی باتمان کەمێک یارمەتی دەری ئەو بەشە بوو بێتین ئەوە تەسیری و کاریگەری حیزبی ئێمە بۆ یا لاقل ئەحزابیش کە دڵنیام ئەوانیش تا ئەو جێگای کە ئێمە لەگەڵیان دانیشتوانە ئەوانیش پێیان وای دەبێ وا بجوڵێنەوە ئیحساسی مەسئولیت دەکەن بەرامبەر بەوە درێژە و بەردەوامی ئەم حرەکەتە بەرامبەر بەو دەستکەوتانی کە تا ئێستا پێک بەدەست هاتوون بپارێزرێن ئەم حرەکەتە لەبار نەبرێت بە هێندێک حرەکەتی ماجراجویانەوە و درێژەی ئەم حرەکەتە تەزمین بکرێت تا بە سەرکەوتن دەگات بە نظری من ئەمە کارێکە کە ئەحزاب لە دەستیان دێوە دەبێت لە داهاتوودا ئەو کارە بکەن هیوادارم نازانم من کوتم نازانم ناوەرۆکی پرسیارەکە یا ئەوە شتێک کە ئەو مەبەستێتی چییە ئەمە کارێکە کە عەزاب دەتوانن بیکەن ئەگەر شتی دیکەش بێ تەوزیح حمدا لەبارەی نیزامی زۆر باشە هاوڕێسەیت بۆ ئەو بانگەوازە هاوبەشەی کە لەلایەن ئەم 6 حیزبەوە بڵاو کرایەوە بۆ ئەوەی کە ڕۆژی شەممە 25 خەرمانان مانگرتنێکی گشتی بەڕاو بچێت ئێوە چاوەڕوانیتان لە تێکۆشەرانی نێوخۆ و خەڵکی ئازادی خوازی کوردستان چییە بۆ ئەوەی کە ئەم مانگرتنە سەرکەوتوانە بەڕێوە بچێت و شیاوی ساڵگەردی شۆڕشی ژینا بێت ئێمە هەمومان هیوادارین بە تایبەتیش ئێمە وەکو کۆمەڵە هیوادارین کە ساڵگەردی ژینا حرەکەتێکی کە بە مانگرتن دەست پێ دەکات بە چوونە سەر گڵکۆی گیان بەخت کردووان و بە تایبەتیش گڵکۆی ژینای جوانە مەرگ دەست پێ دەکات دیسان چەخماخەی حرەکەتێکی کۆمەڵایەتی تر گەرمتر یا بڵین بەتینتر لە حرەکەتی ساڵی ڕابردوو بێت حرەکەتێک بێت کە ئیدامەکاری هەبێت بەردەوام بێت و لە داهاتوودا ببێتە هۆی هەرچی زیاتر ڕێکخستنی خەڵک لە هەموو بەشەکانی کۆمەلگا بە هەموو بزوتنەوە و ڕێکخراوە جۆرا و جۆرەکان هەر لە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ژنان گەنجان NGOکان تەنانەت ژینگە پارێزان ینی هەموو ئەوانە لە حرەکەتێکی یەکدەستدا زاهیر بنەوە چون داخوازیەکان داخوازی ئینسانین ڕەوان مەگەر ڕژیمێکی جەنایەتکار وەکو کۆماری ئیسلامی دەنا لە هەموو شوێنێکی دنیادا ئەمە دەتوانی حرەکەت و خۆپیشاندانی میلیۆنی بۆ وەڕێخەی بۆم داخوازیانە تۆ داوای کارەکەی داوای ژیانێکی ئینسانی دەکەی داوای ئازادی دەکەی لێت سەلب کراوە داوای ئەوە دەکەی کە بتوانی بە دڵخوازی خۆت بژی خۆ تۆ هەرشە لە کەس ناکەی ترۆریکی خۆ تۆ هەرشە لە کەس ناکەی بیکوژی ژنان دەڵێت چ ساڵە ئێمە زوڵما لێ دەکرێت هیچ کە ڕژیمێکی کۆنەپەرست بەڵکە ئاستی کۆمەلگاژدا مەسەلەن مەسلەی پیا و سالاری ئێستا هاتوونەتە مەیدان و دەیانەوێت دەڵێ ئێمە ئیدی تەحملی ئەو زوڵمانەمان نەماوە ئازادیمان دەوێت دەمانەوێت وەکو ئینسان چاومان لێ بکرێت بەرابەر بین لەگەڵ ڕەگەزی بەرامبەرمان و تەنانەت خودی پیاوانیش هاتوونە سەر ئەو باوەڕێکە ئەم مافەڕەوایە یا ئەم داواکاریە دەبێت پشتیوانی لێ بکرێت بۆیە دەڵم مەگە ڕژیمێکی دەستوەشێن و دژی ئینسانی دەنا داخوازیەکانی ئەم شۆڕشە ئەم حرەکەتی کە دوای مەرگی ژینا کەوتەڕێ زۆر داخوازی ئینسانی و ئەمڕۆیی و سیاسین کە
ئەسڵەن بۆ نابێت مەسەن بەم شێوەیە سەرکوت کرێ کە تا ئێستا بەداخەوە زیاتر یا بڵێ نزیک بە 600 کەس لە پێناوی دەگیانیان بەخت کردووە چ بە ترۆرکردن بێ لە ڕیزی خۆپیشاندەراندا چ بە کوشتن و ئەدامکردن بێ لە زیندانەکان چ بە ئەشکەنجەدان و لەژێر ئەشکەنجەداندا کوشتنیان یا کەسانێک بوون کە لە وەختێک لە زیندان ئازاد بوون چەند کەسێک شک دەبین کە هاتوون دەستیان داوەتە خۆکوژی بۆیە ئێمە ئینتیزارمان هەیە لە چالاکوانانی نێو ئەم بزوتنەوەیە لەو کەسانەی کە خۆیان پێشەنگن لەم بزوتنەوەیەدا بە ئەحساس بە مەسئولیەتەوە بە ئەحساس بەوەی کە یا بە چاولێکردن دەرز وەرگرتن لە هەڵەکانی ڕابردوو لەو کەم و کوڕیانەی کە ئەم ساڵەکە مەسەیمە پێیدا دەچینەوە دەڵێن ئەمە کەم و کوڕیەکانمان بووە بە قەرەبووکردنەوەی ئەم کەم و کوڕیانە بتوانین حرەکەتێکی بەهێزتر لە کۆمەلگادا بخەینەڕێ بتوانین مانگرتنێک بە سەرکەوتن بگەێنین بە ئەنجام بگەێنین کە شیاوی ئەم ساڵگەردە بێت خۆشمان دەزانین کە ژینا کچێکی ئازادی خواز و ئازادە بوو پێشەوەی بچێتەوە سەر کلاسی دەرس و مەشغەڵەکانی خوێندنی سەفەرێکی کرد بۆ ئێران کە مافی خۆی بوو بەڵام بە خاتری ئەوەی کە بەشێک لە قژی بە دەرەوە بوو ئەو بەڵایان بەسەرهێنا حەقی خۆی بۆ حرەکەتێکی ئاوای بۆ بکەوێتە ڕێوە بەم شێوەیەش کۆمەلگا بەهاژێنێ و ئەم داخوازی ڕادیکاڵانە بێنێتە گۆڕێ ژنان بکاتە پێشەنگی ئەم حرەکەتە و ئێستاش شیاوی ئەوەیە کە ئێمە لە ساڵگەردەکەیدا بۆ ڕێزێنان لە گیانبەختکردنی ژیناوە لە هەموو ئەو کەسانەی کە لەو پێناوەدا گیانیان بەخت کرد بۆ هاودەردیکردن لەگەڵ کولی بنەماڵی ئەو گیان بەخت کردوانە حرەکەتێکی شیاوی ڕێزگرتنی هەموو ئینسانە شەریفانە بخەینەڕێ و لە عینی حاڵیشدا پەیامێک دەبێت بۆ بەرابەرەکەمان و دەتوانێت تەزمینی حرەکەتی داهاتوومان کە بۆ بەردەوامبوونی شۆڕشی ژیناوە بۆ بەسەرکەوتنگیان بەڵێ هاورە سعید ئێمە بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە کەمتر لە 4 دەقەمانماوە پرسیارێکمان بواتەوە ئەگەر دەکرێت بە کورتی وڵامیان پرسیارە بدرێتەوە ڕۆژبەر لە سەقزەوە پرسیاری کردووە ئەم مانگتنە ئەگەر سەر بگرێت هەڵوێستی دواترتان چییە؟ دەزانین مەسەلەکە چیە هەڵوێستی دواترمان چ دەبێت ئێمە وەختێک دەڵێن ئیدامەکاری ئەم شۆڕشە ئێمە پێمان وان نییە کە ئەم مانگرتنە دەتوانێت ڕژیم بڕوخێنێ دەتوانێت حرەکەتێکی وەها بخاتە ڕێکە بە شێوەیەک پێشبینیمان کرد بە خۆمان بۆ ئامادە کرد بێت یانەوەتە بۆیە ئێمە ئێستا نازانین وەڕاستی حرەکەت دوای حرەکەتەکە چی ڕوەدا ئایا ڕژیم دەست دەوەشێنێ بە شێوەیەکی دیکە ئاراستەی بزوتنەوەی ژینا ئاراستەیەکی دیکە بە خۆیەوە دەگرێت ئێمە بە پێی ڕەوتی ڕووداوەکان ئەو دەم دەتوانین هەڵوێستی خۆمان ڕوون بکەینەوە بەڵام داخوازی مشەخصی ئێمە ئەوەیەدی ئێمە پێمان وایە حرەکەتێکی کە بۆ کەوتۆتە ڕێ بە نێوی شۆڕشی ژینا داخوازیەکانی ڕەوان قابلی پشتیوانین دەبێت هەمووان پشتیوانی لێ بکەین دەستکەوتی بۆ ئەم شۆڕشە دەبێت دەستکەوتەکانی پارێزین لەباری ڕێخستنەوە کەم و کوڕیمان بۆ دەبێت ئەو کەم و کوڕیانە جوبرانکەینەوە و حرەکەتێکی کۆمەڵایەتی بەرینتر خەینە ڕێ بۆ ئەوەی کە بتوانین لە داهاتوودا بە ئامانجەکانمان بگەین و ئەسەرەکی ترین ئامانجیش ڕووخاندنی کۆماری ئیسلامیە. بەڵێ زۆر زۆر سپاس هاوڕێ سعید بەداخەوە بەرنامەکەمان کاتی ڕوو بەتەواوبوونە بەڵێ من خراپ پیش تێگەشتم کەمتر لە یەک دەقەشمان ماوە سپاس بۆی کە بەشدار بوون لە بەرنامەی ڕاستەخۆیان ڕۆماندا. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ هاوکاران بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بەڕێزی کاک سەعید. بەڵێ بینەرانی ئازیز ئێوەش زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون بەیانیش بە کاتی باشوور حوتی ئێوارێ بە کاتی ڕۆژهەڵات حوتونی بەرنامەی لایمان دەبێت هەر لەسەر ئەم باسانە. هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.